بەڵام ئەسڵان کۆبوونەوەی خەڵکی وەکو ئەمانی ئەمڕ ئێمە ئەکید بەڕگەیەوە بەشنی بۆیە زۆر گرنگ بەبوونی 25 نۆڤەمبەرەوە چالاکی تایبەتمانە بێ کە ئەویش ئەزمموی کارکردنی خۆمانە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە سیمینارمان هەبووە لە لادێکان و لە ناو شارە گەڕەکانی شار وە سیروان و خوورماڵ ئێمە بەپێی ئەو تەجروبەیە ئەو گەڕانەی کە گەڕاوین و داتامان وەرگرتو ئێمە چەند ژنمان بینیوەوە لە ژنانە چەند ڕێژەی تەلاق هەیە چەند تونوتیژیان بەرامبەر کراوە چەند پیاوی دوژنەمان هەیە ئێمە لە 25 مانگە ئەمە ئەعلانەکەین چەند میوان داوەتەکەین بۆی ڕاستەکەی هەدەفمان ئەوەیە کە خەڵک لە پارێزگای هەڵەبجە ئەڵێ تونوتیژینە ئێمە هیچ کاتێک لەگەڵ ئەوانین لە هەر شوێنێکی دنیاە ئەگەر ژیان بەردەوام بێت تونوتیژەکان بەردەوامن بەڵێ هەروەکو ئەوەی هەیە کە کۆمەڵی چالاکی فەرمی هەن کە لەلایەنە فەرمیەکانەوە کە پەیوەستن بە کاروباری ژنانەوە ئەنجامە درێت و هەروە ڕێکخراوەکانیش کە کۆمەڵی چالاکی و کۆمەڵی بەرپرسیارەتی لەو بارەیەوە ئەگرنە ئەستۆ لە ئێستا ئێمە کۆمەڵێک پلانمان هەیە بۆ ئەو ماوەی 16 ڕۆژە کە هەنێ چالاکی لە پارێزگای هەڵەبجە بۆ ژنان ئەنجام بین کە بە ئەنجامدانی سیمینار و هۆشیارکردنەوەی زیاتر و ئەنجامدانی چەندەها بەرنامەی ڕادیۆیی و بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر لەو بارەیە و بڵاوکردنەوەی کۆمەڵێک بابەت سەبارەت بە 25 نۆڤەمبەر چییە یاخود 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونندوتیژی دژی ژنان چییە بۆی خەڵک زیاتر ئاشنایەتی بە بابەتەکە هەبێت و لەوانی هەتا ئێستاش هەنێک کەس هەبن کە لەو بارەیەوە زانیاریەکی ئەو تۆیان نەبێت یاخود بە هەڵە تێگەشتنێک هەبێت لەسەر بابەتەکان بۆیە ئێمە ئەمانەوێت تا بتوانین تا دوورترین ئاستا دوورترین شوێن ئێمە بتوانین هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە و زانیاری زیاتر لەو بارەیەوە بە خەڵک بووین. هەڵەبجە پێشوی بێتە پارێزگایش هەر شار بۆ کۆمەڵی بەڕێوەبەرایەتی و ئەوانەی هەبووە لە دوای ئەوەش کۆمەڵی بەڕێوەبەرایەتی گشتی کراوەتەوە ئەگەرچی بۆ وەکالەتە بەڵام هەندێکیان باش نوێژوکاری خۆیانەکەن و بەڕێوە و لە ڕووی مەلاکاتی شەوە کەمین لە زەمنی ئەوانش بەڕێوەبەرایەتی کراوەتەوە بۆ تونندوتیژی دژی ژنان ئەوە فەرمانەکەیان هەیە و بیناشیان بۆ گیراوە بەڕێوەبەریشیان بۆ دانرەوە بەڵام وەکو پێویست ڕەنگە لە ڕووی ملاکاتەوەیانش کەمیان هەبێ و دەست بەکار نەبوون ئێمە هەرچی بکری هاوکاریانەکەنەوەی بە پێیتوانە و دەسەڵاتی ئێمە بێکە هەمانە چونکە ئەوە بەڕێوەبەرایەتێکی گرنگە لەبەر بە دوای کەیسی کێشەکانی ژنانە ڕوات بەڵام ئەسڵان کۆبوونەوەی خەڵکی وەکو ئەمانی ئەمڕ ئێمە یانەوەی کە ئێستا مەگەشتێتەوەی قسە لەسەر سیاسەتەکەمانە خۆشتر کراوە